ڕێک ئەڵەی جیهانی دیزنیە زۆر جوانە. سوپاس سەرتا بە خێراتتانەکەین وەڵی فیستیڤال سەبار بە فیستیڤال لە زۆر شوێن ئەکرێت بەڵام ئەوەی کە لێرە یەکەم جارمانە شتێکی بۆ شێوە ببینین حەزمان کرد ئێمە وەکو هاوشێوی خەڵکی جیهان وەکو دەرەوەی وڵات وەکو شوێنانی کەم فیستیڤالانی تاکرێ بەشداری بکەین. بەڵێ منیش زۆرم پێخۆشە بەڕاستی ئەمە جوانە و یەکەم جارە و بەڕاستی ئافرم ڕێک ئەڵەی جیهانی دیزنیە زۆر جوانە و لەشتان ساخ بێ. وەکو دوو هاوسەرەوەم پێ بڵێ تا چەندێک کەشەکە گونجاوە بۆ خێزان. بەڕاستی لە سەیاسە گونجاوە بۆ خێزان چونکە بەڕاستی ئەسڵەن کەسێکی زگورت نابینین و زۆر فامیلیە ئێرە زۆر خۆشە. وەڵی ئێمەش ئەگەر بۆ فامیلی نەبێت و بۆ خێزان نەبێت زۆر حەزمان لێ نیە ڕووی تێ ناکەین بەڵام کە زانیمان بەو شێوەیە ئەوەی کەی بینین شتێکی زۆر گونجاوە دەستان خۆش بێت. خۆتاپەیانتان چییە بۆ ئەوەی کە هاوشێوەی کاری ئاوا دووبارە بکرێتەوە و بە شێوازی جوانتر پێشکەشی هاوڵاتیان بکرێت؟ تۆزێک لە کووردا و کێشەیە هەیە زۆر چاولێکەری ئەکرێت لە سەبار بە فیستیڤالانە بەڵام ئەوەی کە جیایەکاتەوە تایبەتیەکەیەتی هیوادارم لەم جۆرە زیاد بێت ڕوو لە زیادبوون بێ. تۆ پێم بڵێ وەکو خاتوونێ لێرە ژمارەی بەرچاو لە خانمان بوونیانەیە ئەمە تا چەندێ دڵخۆشکەریە؟ زۆر دڵخۆشکەریە ئیتر ئێستا باوی ئەوە نەماوە جیازی بکرێت لە نێوان ڕێگەزەکانە ئەمە شوێنی و ڕێگەزێ نا ئیتر خۆشە تۆ مرۆڤی من مرۆڤم هەمومان مافمان هەیە ئەم جوانە ببینین.